بەپێی ئامارێکی وەزارەتی تەندروستی زۆرترین ڕێژەی مردن بەهۆی نەخۆشیەکانی دڵ لە سنتەری پارێزگای دهۆکە بە بەراورد لەگەڵ پارێزگاکانی هەولێر، سلێمانی، هەڵەبجە زۆرترین ڕێژەی مردن لەم پارێزگایە تۆمار کراوە. ئەوەی کە جێگای سەرنجە بەشی زۆری لەو کەسانی کە تووشی نەخۆشی دڵ دەبن لە کوردستان پێشتر کەسانی بە ساڵاتچوو بوو. ئێستا باز لە گەنج دەکرێت لە تەمەنی 20 ساڵی خەڵکێک هەیە تووشی نەخۆشی دڵ دەبێت. بابزانین هۆکارەکان چییە؟ چارەسەریەکان بە چ شێوەیەک دەبێت؟ ئەرێ بەڕاست بۆچی دەبێت لە دهۆک ڕێژەی مردن بە نەخۆشیەکانی دڵ زێدەتر بێت لە هەولێر و سلێمانی و شارەکانی دیکەی هەرێمی کوردستان؟ من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ بە دوواداچوون لەسەر ئەم پرسە دەکەین. دکتۆر جان سڵاو دەبێ ماندوو نەبی ئێرە ساڵی نەشتەرگەری عملیاتە ئەلەم شوێنەیە هەموو نەشتەرگەریەکان لەم شوێنە دەکرێت سێ یورت عملیاتە سێ ساڵ عملیاتە بەردەوام سێ ئەمە یەک دوو سێ ئەمە یەکێکیانە تەمام با بچینە ژوورەوە بزانین دکتۆر ئەمە ئامێری تایبەت بە نەشتەرگەری نەشتەرگەری عملیاتی دڵ جیاوازە لەگەڵ عملیاتی دیکە قورسایی زیاترە؟ طبعا أكيد عمليات الدل أولا وقت الفيت يعني زرت وقت عمليات الجلكة هيك هي أجهزة محتاجة بعمليات الدل أكيد يعني جوازة ومحتاجة يعني تقنية عالية يعني تقنية يمكن محتاج مثلا باي باس ماشين هندجارة بيجي سنتر يمينا بس عمليات دلي عمليات فاسكولار يعني دمار تخينة ويات سنجيجي تذكرين يعني ثورة يعني فتح صدر بالضبط فتح صدر عمليات الدلي وتفش يعني الرئة وأوعية دموية جي يعني همي دمار تخينة شو متعلقة بسنج ودل ودمار تخينة تذكرين البيسنتري باشا دكتور عاشور بله شو روش تسنشتر قريدة كان يعني تقريبا حالاتي بيجنا حالات باردة أو يا نيطن قافة عادة تقريبا دو حتى سي عمليات روجانا يا دلي ويا دمار تخينة ينسنجي واجر يعني حالة طارئة نصاخي طنقاف بيت امرجنسي امد كانت شو وقت بيت بشافي يعني بشتي دوامه بردوامه باشا تو كامله دكتور زوربي او كساني كعملياتيان بو دكري نشترگريان بو دكري جنجن يعني بصالات شون تمام ابا ملاحظه قال لك مهمه قال لك جوانا تظاني برينج يعني عاده منطقي بت مساخي ما اظن ايش ادليها بت يعني عمره حفتين صاله حفتين صاله وبرينجي هو صبو بس من ملاحظه كيرو هندا جي هفرت ما دكتور فيري هندا بحوثات جي تشيكريا ديار بو انه الدفما ايش ادلي نسبه ايش ادلي نسبه مرنب ايش ادلي يا خلكي جنجن يعني جنجن بله يعني اسال تمام غوازرا وتو جنجان شركه جنجان بالضبط يعني تو منطقه عمليه دليت كذب وهيك عمري حفتي صاله شستو بين صاله وصاير بس فيجا مكان وهيك عمري تشلت صاله سي بين صاله بنجي صاله وابا جنجن يعني المفروض ليره سرنجي بينرا بكشم دكتور عاشور وەکو باسمێەوە کە زیاتر لە 20 ساڵە ینی پسپۆرێتی لەم نەخۆشەیە لەگەڵ نەخۆش تەعامل دەکات لێرە چەندین نەشتەرگەری کردووە سینگی چەندین کەسی بەدەستی خۆی کردوتەوە قەستەرەی کردووە چوزانم دەیان جۆر نەشتەرگەری کردووە لێرە قسە لەسەر ئەوە دەکات دەڵێ خەڵکێکی زۆر هەیە خۆ ناپارێزن کێشەی هەرە گەوریان ینی هەر لە سەرەتای لاویەتی جێ بە خواردنیان بە وەرزشکردن چوزانم کۆمەڵێک ئیهمالیان هێوا دەکات لە تەبەنی 35 ساڵی خەڵکێک لێرە درێژ بێ سینگی بکەنەوە فتح سەدر چونکە فتح سەدر نەشتەرگەرێکی گەورەیە بالضبط أختنت زور مهمة راستي تشينكو وقت بيجنا الوقاية خير من العلاج دو سبب تين برأيي من شخصي دو سبب تين يا سبب أولي زادي وخارنة ني صحية وطبعا اكيد كميه زادي قال لك راستي مربنا محتاجه في كميه زادي زور دخل زور خاطرك زور نانك زور خوراكك زور دخات كأما هو كارك دبيت بوت وشبون طبعا اكيد ونوع الزادي يجي يعني نوع الزادي طبعا اكيد زاد خذ زادي قلو بدهن سعرات حراريه زوره هذا تاثير بتدلي بس اذا زادي بتصحي خضروات فيقي فاكيد باشترى يا ملاحظه قالك مهمه يا رياضه ورزش كردن طبعا اكيد واهم يعني نوع رياضه او بياسه يعني مشي
ڕۆیشتن بالضبط. چەند بڕۆین ڕۆژانە چەند بڕۆین يعني مروجي انا هيك مثلا عمري 40 صاله حتى بنجي صاله على الاقل هشت حتى 10 كيلومتر لازم بيت 8 كيلومتر هشت حتى 10 كيلومتر بس ساعات اقل بلين بس ساعات ساعتك تقريبا يعني ما بين تشل حتى ساعة ونص تشل دقيقة حتى قلوي تأثير دكا أكيد. خلقي أمد بيني زور قلوة حزيلة قلوية تمام اكيد قلوي راسي دو مشكلتين اولا خطاره اشد لي زياده بت يعني كنا نسخ قلوه اكيد او سببك يا مازن بشد لي يا دوي اجر نسخ محتاج بت عمليات يعني نسخ كقلوه خطوره قلق يا نسخ زعيفه بر تخديره بر عملياته بر رابونه بر تاهيل طبي يعني بشتي عملياته وقت بدي سرجان اخو يا نسخ قلوه زور بزحمته اكيد بيجي قلوي تشتكي الزور خرابه باش ريجي نشترجريه كان نجاحتي لكردستان چنده لكردستان يعني راستي مقارنه قال يعني نسبه عالمي زور مطابقه والدهوكي ايضا يعني قال لك مطابقه نسبه مرني مضاعفاته قيمه راستي يعني قلت مقارنه قال يعني الدول كيف كفتيه المانيا بريطانيا زور باشا ما دام اما يعني اماره كان كبراو لقل ستاندرد جيهاني يعني جیاوازێکی ئەو تۆی نییە بەڵام کاکە دکتۆر گیان بە قوربان لە دهۆک لە سنووری پارێزگای دهۆک 1149 کەس لە ماوەی 1 ساڵ مردووە لەسەر ئاستی هەولێر سلێمانی ڕێژەکەی زیاترە چی لێ تێدەگەی لەمە تمام اكيد هذا ملاحظه قالك مهمه چونكو او نسبه مرنه بايش الدليه افا عالميه بوشي فيجا وكي من احصاءات من قوتتا بري بينك عند اخر احصاءات 2007 من دي العالمي تقريبا نزيك 11 مليون مر بايش الدليه باش العالمي اقر دي انا رقم الدواء سبب ايش شيء يعني خلكيه مرن او بو كانسر بەڕێوەبەراتی گشتی تەندروستی دهۆک ئامارێکی بڵاو کردوتەوە کە بە بەراورد لەگەڵ پارێزگاکانی دیکەی کوردستان هەرچەندە دهۆک بە ڕێژەی دانیشتوانی سەبارەت بە هەولێر سلێمانی کەمترە بەڵام دەڵێ زۆرتری ڕێژەی مردن بە نەخۆشی دڵ نەخۆشیەکانی دڵ 1149 کەس لە ساڵی ڕابردوو تۆمارکراواتە بەرزترین ئاستە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەم نەخۆشخانەیە دەڵێ بێجگە لە ینی ئەو نەخۆشانەی دڵ کە دێنە ئێرە نەخۆشی تریش هاتۆتە ئەم نەخۆشخانەیە هۆکارەکانی مردن بۆیە زێدە بووە. نەخۆشی گوازرەوە ئامارەکە دەڵێ 1116 کەس بووە واتە دڵ لە یەکەم دێ دواتر نەخۆشی گوازرەوە کۆرۆنا کە ینی هەمومان لی دەترساندار و بەر لی دەترسا لەسەر ڕێژەی مردنی لە دهۆک لە ساڵی ڕابردوودا 700 کەس بوو بەڵام بەوە بەمانای ئەوە نییە کۆرۆنە مەترسیدار نەبێ چونکە کۆرۆنە تا ئێستاش هەر مەترسیدارە. پەنجە شێر سەرەتان چەند مردووە لە دهۆک لە ساڵی ڕابردوودا کە زۆر قسەی لەسەردا دەکرێت 292 کەس بووە 292 کەس بە پەنجە شێر سەرەتان گیانی لەدەستداوە. هەوڵ دەدەین قسەی زیاتر لەسەر نەخۆشیەکانی دڵ بکەین بزانین هۆکار و چارەسەریەکانی بە چ شێوەیە. نەخۆشیەکانی دڵ هەمە جۆرن و لە کەسەکانیش گۆڕانکاری جۆری نەخۆشیەکە دەگۆڕدرێ ینی لە منداڵەوە دەست پێ دەکات تا گەورە شەر نییە تەنیا کەسی بە ساڵاتچوو یاخود گەنج کەمێک بەر لە ئێستا دکتۆرەکان باسییانەوە کرد. دکتۆر کەمان نەشتەرگەریەکی کردووە تایبەت بوو ئەم نەشتەرگەری ینی بەڕاستی ئەمە جێگای خۆشحاڵیە دکتۆرێکی کورد نەشتەرگەریەکی زەحمەت بۆ منداڵێکی 6 مانگان دەکات منداڵێک کە ینی دەماری شەراینی دەماری سەرەکی گیراوە زۆر هەستیارە ئەم جۆرە نەشتەرگەریانە بەڵام خۆشبەختانە دکتۆر باسی ئەم جۆرە نەشتەرگەریە دەکات دکتۆر منداڵەکە 6 مانگ بوو منداڵێکە 6 مانگە 6 کیلوە 6 کیلو 6 کیلوە 6 مانگە دەماری گیرا بوو دەماری ڕئیسی شریانی ئەبهار دەبینی شریانی ئەبهار شریانی ڕئیسی ئەوی خین تەوزیع دەکات لە هەموو جسم ئەمە هەوە زۆر تاسکە بەڵێ ئەوە شریانی ئەبهارە ئەوە سۆندەی مەیە ئێمە تەلوین دەکەین بەڵێ ئێستا خینەکە دەبێت ئەو هەڤڕۆت
بس ليرة زور تاسكة ناڕوە ناروتە وەکو پێویست ناڕوە نانا زۆر تاسکە ئێستا دەبینی ئەو شیریانی فڕعی زۆر چێ بووە بەڵێ لەبەر شیریانەکە تەواو نییە بەڵێ درست ئیشتاک تاسکە زۆر باشە زۆر نیشانەکانی چ بوو نیشانەی نەخۆشیەکەی نیشانەکە زۆر شیر باش ناخۆتن نان ناخۆ بڵێن شیر ناخۆ هەنا خەویژی باش نییە خەویشی باش نییە هەناسەی باش بوو هەناسەی باشە بەس گەشەکردنیشی باش نییە گەشەگرتنیش باش نییە باش نییە بەڵێ پاشان چیت کرد دکتۆر باش ما فحصكيري ما زين شرياني الرئيسي زوري تاسكا بعد دايكو باوكي مقول او بيستي عمليه كي قسطره تشكو وزني كيما 6 كيلو قسطروا بالون يعني قسطره حتى قسطره شرياني فرح كان لو عمليات الجراحه او وزنه زور زحمتها بچوكا زور بچوكا بله زور بچوكا باشان چند كاجميري خان ام نشتر چند كاتي خان وقت 45 دقيقة 45 دقيقة بله اگر بيتو يك هەڵەی بچوک بکرابە جانی لێ بله پێشتر دەکرا لە کوردستان جۆرە نەشتەرگەریانە والله او كاتي اساتي ما او سنتر اما دس بيكي حتى ئێستا بله او 2014 هاتي ما پێشتر لە دەرەوە دەکرا بله بري 2014 او شتە نەبوو بس دوای هاتیم لێرە دەکەی باشە دواتر او شریانەکە دەبینی زۆر تاسکە بس دوای قەستەرەمان کرد فرەهم کرد ئێستا دەبینی شریانەکە یەکسەر کرایەوە دیار بوو ئەو شریانی فڕعی هەموو بزر بوو کەوایە منداڵەکە گەڕاوە سەر دۆخی ئاسایی خۆی تقریبا منداڵەکە زۆر باش بوو ئێستا ئەو تاسکاتی نەما زەختی خینەکە لە دەست زۆر بوو لە پێک کێم بوو ئێستا زەختەکە شتی هەک لێ هات تەوازن پەیدا بوو عملیەکە بە قەستەرەیە لەگەل پەنج و لەگەل هەموو شتێک تقریبا کاتێک دەڕوت بەشین لە ئەو شریانی ئێرە داخل دەبم شریانەکە فرح دەکەم دوای دەردەچم بە سعاتێکەوە سینگی لە خۆش ناکەینەوە بە سعاتێک ئەوە تاو دەبین ئەمرو نەخۆش دەمین بەیانی دەشتەمە کاتژمێرێک بەر لە ئێستا نەشتەرگەری بۆ منداڵێک کراوە دکتۆر کەمال کە کەمێک بەر لە ئێستا قسەی لەگەڵ کردین ئەمە باوکی منداڵەکەی سڵاوت دەبێ ئەو منداڵەکەی هەز دەکەم کاکدرێت کاک جبرائیل دیمەنی ئەو منداڵە بخاتە ڕوو نەشتەرگەریەکە وەکو باسی لەوە دەکرێت لە 2014 هەر کەسێک کە ئەم حاڵەتەی هەبە منداڵ کە بە زگماگیەوە حالەتێکی دڵی هەبایە دەبایە ڕەوانەی دەرەوە بکرێ بەڵام خۆشبەختانە ئێستا دکتۆرەکانی خۆمە ئەم جۆرە نەشتەرگەری دەکەن وەکو دەبینین دایکی ئێستا خەریکی خزمەتکردی منداڵەکەیەتی لێدانی دڵی 135 ئۆکسجین 100 یعنی ئەمە شتێکی دڵخۆشکەرە شتێکی یەکجار باشە بە هەمان شێوە فشاری خوێر یعنی بە شێوەیەکی گشتی نەشتەرگەریەکە سەرکەوتوو بووە کە جێگای دڵخۆشیە تۆ باوکی ئەو منداڵە پێشتر منداڵەکە چی بوو؟ وەڵام منداڵەکە هەر بێنی کوور دەبی و قەلبی شین دەبی قەلبی شین دەبوو خەوی باش نەبوو خەوی باش نەبی و یعنی خۆراکی چۆن بوو شیری دەخوارد شیری کەم دەخوارد دەی خوارد دەرشاوە باشە ئێستا ئەم نەشتەرگەریە کرا بۆی سیحەت و تەندروستی چۆن زۆر باشە یعنی دڵخۆش بووی بۆی لە کوردستان کرا ڕەوانەی دەرەوە نەکرا زۆر دڵخۆشم بەلێ زۆر سوپاسی سەردەردەکەین و زۆر سوپاسی کاکەمالەکەین و چاوی ماش دەکەین. لە نەخۆشخانەی سەنتەری دڵ لە شاری دهۆک ئێستا وەک کاتێکی ئێمە بەرنامە ئامادە دەکەین زیاتر لە 86 نەخۆش لە نەخۆشخانەکە هەن و لەگەڵ ئەوەشدا لە چاودێری چڕ دەبینین چەند نەخۆشێک هەیە پەرستیارەکان دکتۆرەکان خەریکی کاری خۆیانن سڵاوت دەبێ ماندوو نەبی خەریک بینیم شەوەشیەک دروست بوو نەخۆشەکان تەندروستیان چۆنە؟ ئێستا باشترن بەڵام هەندێک جار وایە حالت تێک دەچێت باشە بە شێوەکی گشتی ڕێژەی توشبوو بە نەخۆشی دڵ ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە زۆرە زۆرە
زۆرن زوره باشە ولا همو تمانا هەموو تەمە همو تمانا یعنی گەنج مناڵن گەنجن دان عمرن همون بۆچی پێت وایە بۆچی تۆ وەکو پەرستیارەکە لەگەڵ نەخۆشانە تعامل دەکەی بۆچی ئەوە کار چییە؟ هەنێکیان پارێز نینە وەرزش نینە هەموو حالەتن وەرزش خواردنیان ناکەن ناجێگیرە خواردنیان ناجێگیرە باشە ئەی نەخۆشەکان ئەو کاتێک کە چارەسەر وەردەگرن شتێک وەردەگرن دەرسێک وەردەگرن دواتر خۆراکیان چاکەن وەرزش بکەن چاک ئەکەن بەڵام زڤڕن جارێکی تر وەکو بەرێ وەکو بەر وەکو بەر. هەر خۆراک دەخۆن هەر خۆراک دەخۆن داوای کەباب و شت دەکەن. هەندێک جار هەیە یعنی پشت سەعاتێک پشتی ئەمەلیات بە خودێت دەبێژن کەباب دەکە لە کاتی لەو پڕی نەخۆشی داوای تکە و کەباب و خۆ داوای سەر و پێ ناکەن ئەرۆڵا داوای هەموو شتێک سەر و پێش دەکەن هەموو شت هەموو داوای شتێک. ترشک ئەم دەرزیە بۆچی بۆ ئەمە عیلاجی ئەو نەخۆشەیە پیچێک تێک چووە لاجەکە وەردەگرن ئەو باوکتە خزمەت گوزاریەکان چۆن دەبینی لە نەخۆشخانە چیتی بزەبت باوکت ئێستاخان اكو جالطه ليداي ابا دروجك وجماعتي ما شاء الله تقصيري ناكليه باشن قالك باشە باشن پێشتر باوکت پارێزی دەکرد لە خۆراک هەموو خۆراکێکی دەخۆریان پارێزی دەکرد نەدەکرد خودي باريزي نا والله كم کەمی دەکرد باشە پارێزی نەدەکرد خودی کم کرد جگارش اینا هر کشیدن هەر دەکێشی جگارش دەکەیت بەڵام زۆر جار دەگوترێت کابانی ماڵ ئێوە کە شیو لێ دەنێن خواردن زاد ئاماد دەکە ڕوون زێدە تێدەکەن ئەو بێژتن ئەو بیشتن دەبێت تێکە؟ یابدون نبیت ناخوتن یعنی بخۆ دخۆن بەس ئەو حالە باشە ناغ باش نییە ئەوە دوو جۆرە بوو دەبێت دوو جارە دوو جاڵتە پشتی وی چا دەبتەوە هەر دەبێژێت دەهن تێ زێد یەک لەو تێبینیانەی کە من لە نەخۆشخانەی تایبەت بە سنتەری دڵ لە شاری دوهۆک کردم ئەوەیە بەپێی ئامارەکان لەم سنتەرە ڕێژەی توشبوونی نەخۆشی دڵ یانی ئەوانەی کە تووشی نەخۆشی دڵ دەبن ئافرەت زیاترە لە پیاو ئافرەتان لەم نەخۆشخانەیە بەپێی ئامارەکان زیاتر تووشی نەخۆشی دڵ دەبن ئەمە نمونە یەک لەو ئافرەتانەیە کە نەخۆشە دای حاجی نەخۆشی دڵت هەیە چەند ساڵە نەخۆشیتە هەیە خودی ئەوە من 9 ساڵە عملی کردیە 9 ساڵە ئەلێدی باشە نابێژن ji ber çi تووشی نەخۆشی دڵ خودی نەخۆشیان من سەمامێ من هاتبینە گرتن خواردنێتە چاوە بوو چاور بوو خودی باش بێ الحەمدلله تۆ دەخوارد الحەمدلله نوکەش وسای الحەمدلله باشێ باشە بەس تۆ لازمە ینی پارێزی بکەی هەمی خودی me Paris ya doktora gota Paris me digrt gota vîne xwe hema dinya xeraba min nedixwar تو پارێزیش کرد بەس ژبلی هەر نەخۆش بوون erib xwe nexweş bî تەمەنی چەندی تو نەخۆشکەتی خودی hema ev 20 sala ez doktora یانی تەمەنی چ ساڵی تو تووشی نەخۆش erib xwe emrên vêga ke 5 sala elhamdülillah لە 30 ساڵی تو نەخۆش بوو erib xwedê چەند نەخۆشە نەبێ دەری نوکە گەلێک ناخۆشی داخلن نوکە هەشتێت داخلن هەش دەخل هەشت دەخل. باشە جۆری نەخۆشیێوان هەمی دلە هەندێکی دلینە هەندێک ژێت شریانانە شریان قەپات بوو شریانت وە مەسەرەن گرتینە ئۆنێت هەی مەسەرەن مشکلەکە دیە هەیت پێت وە شریانت پێت گرتینە ئەڵەن تەمەنی وان چەند دەبێت تەمانێت وە تقریبان مەیت هەنگیت مەگوتیت پێنجیە دەیت هەین کەمترێت هەین و نساخت بچیکت هەین مەسەرەن ئەوت ئیشت فەتحی دلیت هەین باشە بدیت ناتە ji ber çi xelkê me zêde tûşî nexweşê dil dibe بتر برو سبب اون يعني مثلا تويت هي قالك نظام تويت خارنينة درستن بيئة يا بيسا قالك ده مثلا تلوث البيئة ده هي قيشة قلوي يعني قالك زيادة لهاتي يعني قلوي خراب قلوي شو قالك خراب قالك أو اشتروا بقالك ئێستا ئێمە هاتوینە تا ساڵەیەکی دیکەی ئەمەلیات خاتونێکی تەمەەن زیاتر لە 50 ساڵ خەریکی نەشتەرگەری قەستەڕێ لە کوردستان ینی خەڵکێکی زۆر تووشی قەستەڕە دەبێت بەڕاست قەستەڕەت چییە؟ ینی نەخۆشانی دکتۆرانی پسپۆر بە نەخۆشی دڵ قسە لەسەر دایانەوێت قسە لەسەر قەستەڕە بکەن دکتۆر مەجید کە تەمەنێکی زۆری لە بواری قەستەڕە و نەشتەرگەریەکان هەیە دکتۆر بۆچی خەڵکی ئێمە تووشی قەستەڕە دەبێ ئەم نەخۆشێکی ئێستا دەیکە جۆری قەستەرەکەی چۆن خۆ نە تووشی قەستەرە بم پێ دیب قەستەرە بێت چکە قەستەرە بخژی دوو پێنگەوە پێنگەوەیەکی
وەکی تێستێکێ بۆ دەست نیشانکردنا نەخۆشیە و پێنگاوە دوێت قەستەرێدا ئەوەیە ئەم دێکارێکی بۆ نەخۆشیکەن ئەف دەمارێت توی ئەوێت تەسک بوون هاتیە یەک تەنگ بوون ئان هاتیە قەپال بوون هاتیە گرتن دێوە دەمارە پرێکا قەستەرە دێ بۆ ڤەکەینەوە باش ئێستاوەی ئێستا کامیانە دەست نیشانکردنە یان کردنەوە ئەوە نوکە پێنگاوەیەکی و ئەوی نەخۆشیە بەری نوکە تووشی جەڵتا دلی بووی دەمارەکەوەی هاتیە گرتن پشتینگە دوو دەمارە بۆ شەبەکەی داناین جارەکە دی سینگی ئێشەوە و دیارەکە خۆرناوی ناڕێک و پێک بووە کە دەرمان خودە سوارەکەتنەوە جارەکە دی دەمارەکەوەی تەنگ بوویەوە ئەوە نوکە قەستەرا دەست نیشانکردنی بوو کرد پێنگاوە دیڤدا دی دەمارێکیش بۆ دەمارە جارەکە دی بۆ ڤەکەتەوە دە سینگەوە ڕەحەت بە سینگەوە نەیشە باشە بۆچی ئێمە پێویستیمان بە قەستەرە دەبی یعنی هۆکار چییە؟ ڕاستی پسەرەکە گەلەکە گرنگە ینی وەختیان بژین فلان کەس پێدوی قەستەرەیە معنە دەمارێت توی دلیە تەسک بوون تەنگ بوون بوو چێف دەمارە هاتیە گرتن گەلک هۆکارێت هەین و فوکارەشی گەلت گرنگن ئەغلب بۆژی ئەوەن ئەمشین خۆشی پارێزین بوو نمونە خارن هەندی خارنەمە چاوەڕاتیت ناودابێت ئەف زەیت و خارنت وەگەفکی ئەم فاست فودێت مکە عالەمت خۆت ئەوە گەلە مەترسیدارن سەر تۆ باسی زەیتت کرد زەیتی ڕوون بەێ پێت باشیان خراپ نایە خراپە خراپە و هەکر ئەم بێژین تو بێژە من ڕۆن باشترە ئانە ڕۆنژی باش نینە بەس وەختێت ڕۆنی دانێ جیوێت ئەوژی کەمیەکە کێم کرد نافخارنەدا نە ئەوژی بکەیف ڕوونی ئاسایی باشترە لە زەیت ئەف زەیتەنو کەم بینەت بازاریدا ڕۆنی ئاسایی گەلێک باشترە باشە پێتان وایە هۆکاری توشببوونی نەخۆشی دڵویان ناچاری ئەوەی کە خەڵکێک تووشی قەستەرە بێ مەسەلا ئەو زەیتە بێ ئەو ئیکش هۆکارە هۆکارە دوێ بۆ نمونە ئەگەر حرەکە نەبێت کەسێک وەرزشێ نەکرد قەلەوی هۆکارێکی سەرەکیە تایبەت قەلەوی یازدەکی ئەم بینین ئەغلب کە کۆمەڵگەیەمە هەندی خواردنێت خۆنزەکێتەوە دەرکەفتین قەلەبوون ئەف قەلەویە گەلێک مەترسیدار ئەگەر کەلەخی خۆی مەزم بێت نەمشکلە بەس ئەگەر تنێ زک مەزم بوو ئەوە هەدیسا یە مەترسیدارە جگارەکیشان هۆکارێکی سەرەکیە لایەنێ ویراثی ئەگەر دایک و باب ئەگەر باب ژیە 45 ساڵی کەمتر ئان دەک ژیە 55 ساڵی کەمتر تۆش بێت ئەوەژی هۆکارێکی دیە بلم بوونە فشارەخینە هۆکارەکە توش بوون ئێشا شەکری هۆکارێکی ینی کومەڵەکە هۆکارایە هەمی پێک بە ئەیک هاری کاریادیت کرد کە نەخۆش ڕاستیژی سەردەمێمە ژیەکی گەلێکی گەنج توش بن بەریکی بەڕفتەر ئەگەر توش بە ژیە 5 ساڵی و 6 ساڵی یێ ببوون کە گەلێک نەخۆشت مە 30 ساڵ یادانە باشە بۆ لە دهۆک ڕێژەی مردن بە دۆ نەخۆشی دڵ زیاترە لە شارەکان دیکەی کوردستان ئەفخۆ نه لە دهۆک و شارەدیت کوردستانی و دنیای خڕێکی حسابکە ئەف پەژیا کۆرۆنای هات و دەربازجی بوو حتانە کە سەرانسەری دنیای مرم ئێشین دلی زۆرترە شێت کۆرۆناژی فەبل دنیا خەری وسا چکە هۆکار گەلەکەن ینی توشبوون گەلەکە هەمی ینی هۆکار سەرەکینە ئەگەر تۆ بێژی دهۆکی ئەدژم کوردستانی خەریش هەر زەبرین بۆ خواردنێ و نەبوونە وەرزشێ نەشتەرگەریەکان لەم نەخۆشخانەیە بەردەوامن نەخۆشەکان هیوای ئەوە دەخوازن چارەسەر وەگرن و بگەڕێنەوە ژیانی ئاسایی دکتۆرەکان پەرستیارەکان تەواوی کارمەندانی تەندروستی لە خزمەتی نەخۆشدان بەڵام نێرەدا کۆتایی نایێت ئەگەر جارێکی دیکەش خەڵکێک لەم دەرگایە بچێتە دەرەوە و جارێکی دیکە خوا و کارمەندان بە شێوەیەک لە شێوەکان هاوکاری ئەوە بن ژیانێکی دیکەی پێ بدەنەوە بەڵام خۆ پارێزی یعنی ڕژیم بزانی کە چی دەخۆیت وەرزشکردن ئەمانە هۆکاری سەرچین لەوەی ئەو خەڵکانەی کە پێشتر تووشی نەخۆشیەکانی دڵبوونە ئەوانەی کە ماون تووشی نەخۆشیەکانی دڵ نەبن خۆپارێزی وەرزشکردن تاکە چارەسەرن بێجگەلەوە یان نەخۆشخانە یاخود خوا نەخواسە تەمەنێکی کورد و گیان لە دەستدانە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ